خۆشحاڵین لە حەڵقەیەکی تری بەرنامەی مەودا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیەماندا بە شێوازێکی جیاوازتر و ستایلێکی جیاوازتری دیکۆری بەرنامەکەمان قسە لەسەر باس و بابەتێکی معریفی گرنگ بکەین، قسە لەسەر چەمکێک بکەین، قسە لەسەر یەکێک لەو پێدراوانە بکەین کە نەتەوە یاخود نیشتیمان یاخود وڵات شانازی پێوە دەکات. ئەویش بریتە لە چەمکی ئاڵا یاخود بەیاخ یاخود پەرچەم یا ئەوەی لە زمانی عەرەبیدا پێی دەگوترێت لیوا یان ڕایە یان عەلەم. بێگومان ئاڵا مێژوویەکی دوور و درێژی هەیە، لەوانەیە گەر وردەکاری لە مێژوەکەیە بگەین هەزاران ساڵ بەر لە ئێستا ئاڵا هەبووە. ئاڵا یەکێک بۆ لەو ڕەمزانەی یا لەو قودسیەتانەی کە نەتەوەیەک یاخود گروپێکی دیاریکراوە یاخود وڵاتێک شانازی پێوە کردووە. ئێستا ئێمە لە بیرەوەری هەڵکردنی ئاڵای کوردستان یەکەمین کات یا لەحزەی هەڵکردنی ئاڵای کوردستان کە لە حەڤەی 12 ساڵی 1945 لە مەیدانی چوارچرای ڕۆژهەڵاتی کوردستان لە شارە جوانەکەی مەهاباد قازی محەممەد هەڵی کرد. ئێستا لە هەرێمی کوردستان کراوە بە بیرەوەریەکی تایبەت یاخود ئەوەی کە پەرلەمانی کوردستان لە 11 ساڵی 1999دا بڕیاریدا ئەو ڕۆژە بکاتە ڕۆژی ئاڵا، تاوەکو لە ساڵی 2004 لە ڕۆژی 19/6 2004 بە شێوەیەکی کردەی جێبەجێ کرا و بڕیاردرا ئاڵای کوردستان یاخود ڕۆژێکی تایبەت کە حەڤەی 12 بکرێ بە ڕۆژی ئاڵا. ئێمە ئێستا لە سەروبەندی ئەو بیرەوەریە داین. ئێستا ئەم ڕۆژانە بۆنی ئاڵای کوردستانیان لێدێ، خەڵک ئاڵای کوردستانی بەدەستەوەی ئاڵای وڵاتەکەی خۆی خۆش دەوێت. هەوڵ دەدەین قسە لەسەر چەمکی ئاڵا بکەین، قسە لەسەر ماهیەت پێگە معریفەی ئاڵا تا چەند ئاڵا بۆ ئێمە گرنگە. ئایا ئاڵا بۆ نەتەوەیەکی بێ دەوڵەت و بێ ناونیشانی وەکو کورد کە تاوەکو ئێستا نە تابلۆیەکی هەیە و نە مافێکی یاسایی هەیە لە نەتەوەیە گرتوەکان کە ناوی دەوڵەت بێ چوارچەوەیەکی جوگرافی دیاریکراوینی ئاڵا گرنگی هەیە؟ ئایا ئەم ئاڵایە تا چەند پیرۆزی هەیە لای خەڵک؟ ئەو ماهیەتە یاخود ئەو ڕەهەندە معنەویە گرنگە کامەیە کە ئاڵای بەخشێ بە نەتەوە؟ ئەم ئاڵایە لای خەڵک پیرۆزە، خۆشی دەوێ، هەموو لە ژێریا کۆ دەبنەوە. تەنانەت لە دەوڵەتی ئیسلامیشدا کاتێک کە پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێ ئاڵایەکی بەدەستەوە بوو کە زیاتر ئەو ئاڵایە بوو کە هەموو خەڵکی لە ژێرا کۆ بووە. جەوهەری ئاڵا بە شێوەیەکی گشتی کۆبوونەوەی خەڵکە لە ژێر یەک ئاڵاداوە خستنە لاوەی هەموو ناکۆکی و جیاوازیەکانە وە کۆبوونەوەی لە ژێر یەک گوشەدا. ئەمە بۆ خۆی کاریگەری و پێگە و بایەخی تایبەتی خۆی هەیە. بە پێچەوانەشەوە زۆر جار لە ژێر پەرچەمی ئاڵادا یاخود لە ژێر ئاڵادا ناپاکی دەکرێت، ستەم دەکرێت، بە ناوی ئەو ئاڵایەوە بوختان دەکرێت و زۆر جار نەتەوەیەک یاخود گەلێک یا نیشتیمانێک ئەچەوسێنرێتەوە و ئەخرێتە ژێرپێی دوژمنەکان. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەی مەودادا لەم سروشتە جوانەدا بە شێوەیەکی معریفی قسە لەسەر چەمکی ئاڵا و بایەخی ئاڵا و قودسیەتی ئاڵا بکەین لە مێژووی کووردا و هەروەها بایەخی ئاڵا بۆ ئێستا تا چەند ئاڵا کاریگەری هەیە لەسەر وەلانانی ناکۆکیەکان و کۆکردنەوەی هەمووان پێکەوە. فەرمونون لەگەڵمان بن، ئێستا میوانەکەم دێتە بەرنامەکە و پێکەوە گفتوگۆ لەسەر ئەم باس و بابەتە دەکەین. سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. هەروەکو لە پێشێکەکە ئاماژەمان پێدا میوانی بەرنامەی مەودای ئەمڕۆمان کە قسەکردنە لەسەر ئاڵای کوردستان دکتۆر کەیوان ئازاد ئەنوەرە. سوپاس دکتۆر بۆ ڕەخسانی ئەم دەرفەتەوە ئەرکت کێشاهاتی بۆ ئێرە. زۆر سوپاس بۆ بەڕێز کاک ئەرام بۆ بیستەران بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامی خۆشەویست کە لە ڕۆژێکی ئاوە مێژوویدا بۆ ئێمەی کورد لە ڕۆژی ئاڵا ئەمیا دەبەرز ڕائەگرن هەوڵدان لە دیمانەیەکی مێژووی سیاسیدا ئاڵا شڕۆکەی بزانین ئاڵای کوردستان مێژووەکەی بۆ خۆی دەکاتەوە. سوپاس بۆ ئێوە. زۆر باشە دکتۆر کەیوان ئازاد ئەنوەر، مامۆستای زانکۆ و ئەکادیمیست کە زیاد لە 30 کتێب و بڵاوکراوەی هەیە لە بواری مێژووی هاوچەرخدا و قسەیەکی لەسەر مەسەلەی ئاڵا و پیرۆزی ئاڵا و هەروەها باس و بابەتی هەیە لەسەر بابەتە نەتەوەی و نیشتیمانیەکان. خۆشحاڵین دکتۆر کەیوان، من ئەمە سەرەتای بەرنامەکە ئێمە قسە لەسەر ئەوە بکەین. ئێمە ئێستا لە بیرەوەری نزیکەی بە 75 ساڵ
کاتە سێ چارەکە سەدە لە هەڵکردنی ئاڵای کوردستان لە حەڤەی ساڵی 1945 لە مەیدانی چوارچرا لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری مەهاباد. یعنی ئەکرێ بپرسین یعنی بۆ خۆی بایەخی ئاڵا چییە لە مێژووە؟ ئایا ئاڵا هێندە گرنگە کە ئەم ڕۆژە لە مێژوو یا لە تاریخی کۆماری کوردستاندا بۆ بەژێکی گرنگ و بایەخدار کە لەو کاتەوە کە زیاد لە کە سێ چار بۆ ئێمە ماوەتەوە بازم باس و بابەتە ئەکات و بازە کە باسی کوردستان و کۆماری کوردستان و قازی محەممەد دەکرێ ڕاستەخۆ خەڵک وێنەی ئاڵاکەی کوردستانیش بە چوار ڕەنگە جیاوازەکەەوە دێتە پێشچوی. بەڵێ سپاس کاگەڕم بۆ بینەوە بۆچنە بەڕێزت ئاڵا مێژووی کۆنی لای سەرجەم ڕەڤایەتی و کەلانی دنیاە بەڵام خودی ئاڵا ئاگادار بە دروشمە ناسنامەیە پێناسەیە مێژوویەکە بۆ ئەو کۆمەڵەی کە هەڵگری ئاڵاکەیە ینی پێتۆڵی ئاڵای کوردستانیا ئاڵای عێراقی ئاڵای تورکیا ئاڵای بەریتانیا ئاڵای ئەمریکا هەریکە لەم ئاڵایانە تایبەتمەندی خۆی هەیە بۆ مێژوو بۆ ناسنامە بۆ کەلتور بۆ هەموو ڕەهەندە جاجەکانی ژیان ینی پێناسی ئەو میلەتە بە ئاڵاو دەرەکەوێت بە ئاڵا دەریەکات ینی هەر میلەتێک لە ئاڵای نەبێ میلەت نییە بە دەژایی مێژوو خێڵ تیرە کۆمەڵ گەل نەبوو لە مێژوویدا ئاڵای نەبوو بێت هەمووی ئاڵای خۆی بووە ئاڵا تعبیر بووە لە ناسنامی ئەو کۆمەڵە لە پێناسی ئەو کۆمەڵە لە مێژووی ئەو کۆمەڵە لە هەموو ڕەهەندە جوگرافی سیاسی و نەتەوەی ئابووری و کەلتوریەکانی ئەو کۆمەڵە بۆیە لە مێژوودا خیاڵ تیرە کۆمەڵ نابێنی بێ ئاڵا بێت پێشەکردنی ئاڵا پێشەکردنی پیرۆزیەکانی ئەو نەتەوە خێڵ و کۆمەڵەیە پارێزخستنی ئاڵا شکاندنی شکۆمەندی ئاڵا لە هەر دەوڵەت و کۆمەڵەتەوەیەک مانای شکاندنی پیرۆزیەکانی ئەو کۆمەڵە بۆیە چۆتە ناو فکرەوە واتبیرەوە هزرەوە مانتوق و عەقڵیشەوە. بەڵام شتێکەیە دکتۆر یعنی ئاڵا وەکو ئەوەی لە پێناسەکانی شاتیایەتی یعنی کەلیمەیەکە وشەیەکە یا کەلیمەش یەکە خایا وەحدەت دروستەکە خۆت ئەزانی سروشتی ئینسانیەت هەر لە بەرەبەیانی مێژووە کە دروست بۆ ئینسان بە جیاوازی طبیعەتەوە دروست بووە هەر خوداش ئاماژە نجعلنا شعوبا قبل تعارفوا لتعارفوا یاخود باسی اختلافی ئەلسینەت و ئەلوانەکە جیاوازی ئینسان طبیعەت بیرکردنەوە ئایا ئاڵا ڕۆڵی بینیوە لەوەی کە جیاوازیەکان کاڵکاتەوە؟ خۆی لە مێژوودا سەیری کە لە مێژوودا ئەگەباسی مێژوو بکەین هەموو ئەو کەسانی کە بوونە ئاڵایان بخوان دروست کردووە ئیتر تیرەیە خێڵە کۆمەڵە گەلە پێکاتەیەکە کۆی کردنەوە دوجار سەریک بەس بۆ نمونە ئەگەر بێنە مێژوو ئیسلامی دەوڵەتی ئەمەوی سەرڕای ئەو جوازیان کە نەو دەوڵەتەکە هەیە بوو بەڵام ئەمریکان خۆیان ئاڵای خۆیانە بوو بۆ نمونە مەسەرەن عەبدوڵای کوڕس بێت کە لە مەککە ئیعلانی خلافەتی کرد بۆ ماوەی 30 ساڵ خاوەنی ئاڵای خۆی بوو لە مەککە ئاڵاکەی ئاڵای ئەمەویەکان نەبوو عباسیان کە دوای بانگشەی دەوڵەتەکەن لە دوای ئەمەویەکان ئاڵاکان ڕەشە ئاڵای ئەمەویەکان یەکە سپیە بۆ نمونە ینی سەیری کە خۆی لە ڕاستی بێ ئاڵا خۆی کاتەوە ئەگەر بەس ئێمە کوور بێت بۆ ئاڵامانە کۆی نەکردنێتەوە بەڕاستی ئەزانی ئەمە جیازە ئەم حاڵەتیان بۆ جیازە چکە ئاڵاکانی ئێمە ئاڵای یەک نەتەوە نەبووە مێژووی ئاڵای ئێمە ئاڵای نەتەوە یەک نەبووە ئاگادار بە ئاڵای کۆمەڵێکی دیاریکرا ناو کووردا بووە ینی ئێستا ئەو مەراحیلانەی ئاڵای کوردستان کە باس ئەکرێ ئێمە شۆش و ڕاپەڕینەکانی کورد بووە بزوتنەوە سەریکە ئێمە لە مێژووی ساڵی خۆمان زۆر دوور ناکەمەوە لە ساڵی خۆماندا مەسەڵەن شێخ مەحموود دینەمەر لە شۆڕش حکوومەتەکەیدا ئاڵایەکی خۆی بووە کۆماری ئارارات و شۆڕشەکەی باکووری کوردستان ئاڵایەکی خۆی بۆ نمونە کۆماری کوردستان لە مەهاباد ئاڵای خۆی هەیە بۆ نمونە سێک ئەم ئاڵانە جیان هەر ڕانکانیان جیایە شێوەکەیان جیایە بۆ چکەم ئاڵای تعبیر نەبووە لە نەتەوەیەک بۆ کورد ئاگادار بە لە ساڵاتکی سیاسی معای لە ناوچەیەکە بەڵام دکتۆر شتێکەیە دوجار ئەمانە پێت وانە ئێستا سەیریکە بۆ نەبازە ڕاپەڕینی بۆ نەخۆشگیریەکەی دەرسیم کوردانی ئارارات لە 1922 حکوومەتەکەی مەلیک مەحموود دواتر یاعی مەرحەلەکانی تریش باسکەینەوە دەوڵەتی میدیا ژواز دەبین لەوانەیە ئێمە شتێکی مەلموسمان وەکو پێویستە بەردەسانیە بەڵام پێت وانە ئەمانە قۆناغ بە قۆناغ گۆڕاون یعنی یا هەر ئەتەوێ بڵێ یاخود هەر شێوەکەی خۆی واشە لەبەر ڕاپەڕین و شۆڕشەکانی کورد بەشێکی زۆر لۆکاڵی بووە لۆکاڵیەت بەسەر فۆرمی عڵاقە لە مێژوودا مێژووی ڕەوادی بەگشتی بکەین مەسەڵەن مەخۆلەکان ئاڵای خۆیان وەتەتەرەکان ئاڵای خۆیان بووە بۆ نمونە وەکو نموێنمەوە مەسەڵەن لە مەسەڵەن خێڵێکی عەرەب ئاڵایەکی بە خێڵێکی عەرەب ئاڵایەکی تری بووە هی فارس تورکی ژوای بە هەمان شێوە ئەمە ئەگەر پێناسێکی ئێمە ئەتوانین بڵێن ئەمە نابێت کورد بچووکە بەڵام واقعەکە وایە خۆزگەوانە بووایە ئەگەر شێخ مەحموود شۆڕش دەکات ڕاستی مەحموود بۆ کورد شۆڕش دەکات
ڕاست کوردی باش بەشی شوێنی دەکەوێت ڕاستە این حکوومەتی نزوع حکوومەتی عراقدام حکوومەتی محموددانەی لە 1920 باشە ئەمانەمی پێوەری زانستین مێژووین قوبڵمانە سیاسیشن بەڵام دوجا ئاڵاقەشی محمود ناگاتە هەڵەبجە ئەم پرسیارەکان گرنگە ئاڵاقەشی محمود ناگاتە هەولێر ببوورە مەسەن ئاڵای کوردستان لە مەهابات لە 1946 زاینی لە یانزەمای کۆمەڵی کوردستاندا ئاڵای کۆمەڵی کوردستان کە بێقاتەوە لە سێ ڕەنگی سوور و سپی و سەوز و لە ناویا دووڕەگەنم و خەڵەمێکەیە لەسەر تشکی خۆر ئەم ئاڵایان ناگاتە ورمێ ناگاتە سنە ناگاتە بانە لە حدودی مەهاباتە ماوەتەوە ڕاست سمبولینەتەوایەتی کۆمەڵی کوردستانە بە ناگاتە ئەوێ ئاڵای کۆمەڵی ئەراد 1970 ڕاستە مە ئاڵای کۆمەڵی خۆی بوونە ئاڵای کۆمەڵی ئەراد کۆمارێکی کوردیە کە لە قۆناغی مێژوویە خەرجی دەوڵەت تورکیا بکە بۆ سەدی مافەکانی کورد باشە ئەمجام ئاڵایە ناگاتە باشووری کوردستان ناگاتە خۆر ئاوی کوردستان دکتۆر ئێمە لە قۆناغبەندی مێژووی لە بەرچاو بگرین یعنی ئەکرێ وەکو بەڕێزت و وەکو شۆڕشی بڵین بازە دەرسی بکەین ئارارات بکەین خۆشگیری بکەین ئەکرێ ینی ئەمانە وەکو شوناسی شۆرش و ڕاپەڕینەکانی خۆیان بیکەین بە تابعی خۆیان بەڵام ناکرێ بە مێژوویە کە ناونێن مێژووی ئاڵای کوردستان ئەکرێ بڵین لە قۆناغی ئەگەر لە عاتق دەرچین لە سۆز دەرچین کورد سۆز دیار باسی لایەنێکی ئەکادیم بۆەکە لە ڕووی ئەکادیمیەوە کە باسی ئاڵا ئەکەی ناگەدار بە هیچ جێک لەو ئاڵانە ئاڵای نەتەوەی کورد نییە ئاڵای قۆناغی دیاکراوی مێژوویە بۆ خەڵەتێک دایکراوە ئاڵای حکوومەتی باشووری کوردستان زمانی شێخ محەممەدی نەمەردا کە ڕابەرایەتی دەکات ملک محمود ئەو ئاڵایە کە پێکهاتووە لە سێ ڕەنگ سپی سوور سەوز بۆ تەختەکەی سەوزە مانگە سوورە لەناو بازنێکینە ئەم بازنێکی سوورە ئەم ئاڵایە ئاڵای شێخ محەممودە ئاڵای حکوومەتەکەیەتی ئەم حکوومەتی شێخ محەممود نەگەیشتە گردن ئازەی نزیک هەڵەبجە نەگەیشتە ئەو دی دوکانەوە بۆ لای منتەقەی ڕاپەڕین و پشدار ئەگەر تو ئەمە ئەمە ئاڵای دیاریکراوی ناوچێکی دیاریکرا بۆ حکوومەت دیاریکراوە پێدانەوەیکی جوانە دکتۆر ئەگەر ئەمە بۆ نمونە ئێمە شرۆڤەی بکەین لە ڕووی زانستی مێژوویشەوە باشە یعنی بە بڕوای تۆ یعنی بەشێک لەو مەرحەلانەی ئاڵاکانی کوردستان کە ئەنووسرێت قۆناغەکان یعنی ئەکرێ بڵێن ئەمە هەڵەیەکی مێژووی ئێمە پێیان تێپەڕێنچکات تۆ کتێبی هەیە لەسەر نووسی دێ لەسەر ڕاستکردنەوەی و هەندێک چەم و هەندێک دەربرین و ئەوم شتانی کە لەناو مێژووە تا ئێستا بە هەڵە باسەکرێت ئەزان چی ئێمە بۆ پێیەک ملەتێکی پەرتەوازە بووین ملەتێکی دابشکراوە بووین و ناو خۆمانە دژمنەکانی کورد و خەڵی خۆشمان دیسانە پەرتەوازی کردوونەمان کردو ئاڵەکەشمان پەرتەوازە بێت بۆیە ئەمە ڕاست بەشێک لە مێژووی ئێمە بەشێک لە کەلتوری ئێمە بەڵام مێژووە تێکەڵاو بە کۆمەڵێک خەسەتی کورد بووە من ئەو لە وەڵامەی تۆ ئەو پرسیارە دروست بکەم ئایا هۆکاری ئەوەی کە ئێمە وەکو بەڕێزت وتێت پرد بووین کەواتە هۆکاری بێدەوڵەت بوونی ئێمە ژوای تۆ ئاڵاکەیشمان پرد بێت سەریکە ئاخە دوو حاڵەت دەیە ئاڵامان هەیە بەخەوەتی ڕزگاری خوازی بۆ نمونەوە لە مێژووە عباسیەکان کە بانگەشێت بۆ دەسەڵاتێکی تازە ئەکەن ژی ئەمەویەکان لە 1945 زاینیدا پەیداخی ڕەشەڵەکە ئەم بەحسا ماتەمینەی گەڕن بۆ بنەماڵی هاشمی بناڵی پێغەمبەری خوا دوور لەسەر بێت بەحسا ئەمەویەکان بنەماڵێکی دەسەڵاتدا مافەکان زەوت کردووە لێیان باشە ئەم ماڵە بەرزەکەنەوە سەرنج ئەمە قۆناغ ڕزگاری خوازی بەڵام عباسی بێت دەوڵەت ئاڵەکە بەڕشی هێڵێتەوە سەرنج بەیانی بۆ چ قۆناغ ڕزگاری خوازی ئاڵایەکی قۆناغی دەوڵەتداری بۆ ئاڵای دەکات ئەمەویەکان بەعکسەوە ئەمەویەکان کە رەزێنە شۆڕش دژی ئیمامی عەلی لە ساڵی 1956 زاینی بەشبەتی شەڕی سەفی مدواوە بەداخیان سوورە باش سەرەتا دوایی لە قۆناغی دەوڵەتەکە بە سپی بۆ چونکە لە حساب مە لە قۆناغەکەما ئەنێ بە خوێن بەڕێژن بۆی بکرد بە دەسەڵات خەبەر بە سپیانی بەرەو ئاشتی خوازی ئەڕۆن ئاشتیکەن لەگەڵ نێرەکانی خوان حەسەنی کوردی عەلی و ئینەکان بەجا بەخسم چی لێبێت زۆر جار ڕێکەوێ ئاڵایەک بۆ قۆناغی ڕزگاری خوازی جۆرێکە لە دەوڵەتداری جۆرەکەی گۆڕێت هەنجارەکە نەخێت شۆڕشەکە کە دەست پێ ئەکات بێک ئاڵ دەست پێ ئەکات مێژووی ئێمە بەعکسەوەیە مێژووی ئێمە سەرنج بە بۆ قۆناغی شۆڕژی ئاڵایەکمان بوو ئاڵاکە ئەو قۆناغی خواردوێتی بۆ نمونە مەسەلەن تازە مێژوو ناگەڕێتەوە دووەوە تازە ناگەڕێتەوە دووەوە من نازانم ئاڵای شێخ محەممەدی داناوە بەڵام تازە دانرا ئاڵای شێخ محەممەد هەڵگەڕاوی ئاڵای تورکیا بەڵام بچووکراوەی ئاڵای مستەفا کەمال کە دەوڵەتی عوسمانی گەڕووخان باشە ڕەنگ و شێوەکەی گۆڕیوە ئەم ئاڵای ئەگەر تازە کرا بە ئاڵای ڕەسمی کوردستان کۆمەڵی خۆی بوون ئاڵەکەم ناگۆڕی گۆڕی خۆی بوون گۆڕی مەسەن سەی ئاڵای خۆی بنە سەرەوە سەوزدا ناوەڕاستەکەی سپیە خوارەوەی سوورە بازنەیەکە و شاخێکی سپی لە بازنەکەیە بازنەکە زەردە باشە بەفرو ئەمەیە کۆمەڵی کوردستانی ئەم ئاڵایە گۆڕێت سەرەوەکە بە سوور ناوەڕاست سپی خوارەوە سەوز بۆ چونکە ئاڵای ئێران
نابێ ئەو ئاڵی ئێران وابێت ئاڵی ئێران سەرنج بە سەروەی سەوزە سپیە سوورە لەنایەش شێرێکی تیا بەش شێرێکەوە تەنە شێرە خوشید قازی هەمە نایە ئاڵی ئێران دووبارە بکاتەوە ئاڵای خۆی بوون هەمان ئاڵای دەوڵەتی ئێرە شاشە ئێرانە بەڵێ قازیە چێکە عەکس سەڵی گەڕێتەوە بەڵام ناوێت گوڵگەنم و دوو گوڵەکانم و خەڵێک و خۆ بەحسار گوڵەکانەکە ڕەمزی کورد و جوتیاری کوردە وەرزێری کوردە لە پرسیاکەوە سێ قازە هەمیشەم ئاڵا ئەگۆڕێ جارێکی تر لە حەوەی 12/1940 تەڕۆژی ئاڵا بۆ ئێمە ئەمە ئەگۆڕێ دوایی کە راپەڕین دەست پێکە راپەڕی کوردستان بۆ نمونە مەسەلەن ئەبینی ئاڵای حکومەتی کوردستان ئەگۆڕێت لەناو ئاڵاکی ئێمەدا ئێستا تشکێکی خۆر هەیە کە 20 تشکی هەیە باشە زەردە باشە لە بەڵێ کەواتە نەما نەگوڵگەنمەکەمان نەقڵەکەمانە نەکەمە ئەمە چی ئەگەر لێکی بێتە لە ڕووزانی سبا بڕەوە ئەنی ئێمە احتیاج بە ڕابردی خۆمان ناکەین زۆر خەتەرە ئاگادارمە میلەتێک دام بە ڕابردی خواردن زۆر خەتەرە خۆ ڕەنگەکانیش دکتۆر خۆش دەزانی ڕەنگەکان بۆ خۆی ڕەنگی سەوز هێمای ئاوەدانیە سوور خوێنی شەیدان سپی ئاشتی ینی بەڵام ئەم ڕەنگانە بە شێوەیە لە شێوەیەکان ئاڵوگۆڕیان ئەزانی کاگارام کێشەکە چیە تاسە من نازانم کێم ئاڵانی داناوە ئەزانی کوسۆکی وامژوو نازانم ئەزانی چۆن ئەڵەن فڵان کەس دایناوە ناوەکە لە ئەم ناوە بۆ بەژوو ئاگادار بە جێی پرسیارە بۆ چکە ئاڵا کەوەرەزار ئارابعەلی داینانە لە ئاگادار بە ئاڵا ژنەیەکی زانستی دایانێن کە خەمی منەتەوەکەیانە لژنەکە بە چی بکاتێ لە پسۆڕانی مێژوو جوگرافیا یاسا کۆمەڵناسی ئابووری بۆ ڕەمزی ئاڵا کۆکەنۆتیایدا لە پرسیار مێژووەکە ئێمە وەیە ئەمە ئەویان نەکردووە کەسێ هاتووە لە خۆیت نازانم کێ سەرخێڵێکە میرزایەکە مامۆستایەکی ئاینیە مامۆستای خناتووە لە هاتووە نووسەر شاعیرەکە ئاڵای دانا بەڵام بۆ خۆی ڕەنگەکانی یعنی گزارشتە لە ژیان ئێمە وا دەڵێ کێڵێ وایە بۆ نمونە ئەڵێ تورکیا سوورە هەمووی هێلارێکی سپیتە باشە چی ئەڵێ ئەو ڕەمزەوەیە وانیشە بەرج نییە باشە خۆ تورکیا لە دیوەخانە بەشێکی ئیسلامە بۆ نمونە باشە خۆ لە ئیسلامدا سەوز ڕەمزێکی ئاین ئیسلاممانە نەمانەوە خۆ لەوێتیانە بۆ نمونە مەسەن ئەگە بواربن سەر ئێمە وا دەڵێن ئێمە ئێستا دەڵێن مادەم سەوزایی سەوزە مەسەرەن خوێن سوورە ئاشتی سپیە کاتر ئاڵەکانەمەیە خوێنمان قوربانیمان داوە ئاشتیشمانەیە و سەوزایشمانەیە و ئێمە وا دەڵێن کێ دەڵێ وایە مەسەرەن باشە کوا خۆر 20 تشکی هەیە کوا خۆ 20 تشکی هەیە شتیوانی 20ەکەی ئێمە لەوانەیە ئازارە باشە بەڵام باسی قودسێتی بۆوارم بە بەڵام 20 ئازار ساڵامی زانیە ساڵامی کورد نییە ساڵی کوردیمانەیە کاکە ساڵی کوردیامەیەکی نەورۆزە 20 ئازار نییە بۆیە ئەوەی ئەمەی داناوە خەڵکێکی دڵسۆزی نەتەوەکەی نەبە باوەڕدا خەڵکی عاتی بووە کاکەرم عاتفی جیایە من بەعاتف بۆ کورد دەگرین لە سۆز غۆشەستیەوە بەڵام بە واقع بەزەم واقعەکە وایەوە نییە ئەزانانی ئێمە کێشەیەکی میلەتێکی زۆر عاتفین ئێمە عاتفی چییە؟ عاتفەوەیە کە تۆ بین ناکەی تۆ باقڵ لە سەر بڕیار دەیت بگاگەرم خۆشێ نازم بە خۆشمەوێت بەرە کوڕێکی باشە کێڵێ وایە بۆ نمونە کێڵەوانیە کە ڕقم لەیەتی ئەمە پرسیارەکە ئێمە نەهاتوین ئەم ئاڵایان لەسەر ئاسای زانست دابنین باشە حتا خودی بسە تشکەکە هەڵەیە ئاگادار بە پرسیارمەشەکەمە تازە ئاڵای بە هەڵا بۆ ڕەمز بەڵام ملت کە بەرە قۆناغی ڕزگاری خوازی ئەڕوا کە بنە قۆناغی دەوڵەتداری ئەڕوا کە بەرە قۆناغی سەربەخۆیی ئەڕوا کە بنە قۆناغی پێشکەوتنە ڕابێ لەمان پێچێتەوە ئەزانی کاگەڕم ئەمڕۆ دنیای تەکنۆلۆژیا دنیای ئینتەرنێتە دنیای کۆمپیوتەرە ئێستا لەوانەیە بەشێکیەوەی کە من چاڕوانم لە بەڕێستە کرد ینی ئێمە کە قسە لەسەر ئاڵای کوردستانەکەین ینی وردەکاریەکی ئەوە باسکەین کە ئەوەی کە تۆ ناود ناکورد عاتفیە کورد سۆزدارانە بیرەکاتەوە بێگومان وایە بەڵام هاتی تۆ خوێندنەوەیکی ڕەخنەیەت کرد بۆ مێژووی ئاڵای کوردستان ئێمە تەمان قسە لەسەر ڕەهەندەکانی قودسێتی ئاڵا بایەخی ئاڵا گرنگی ئاڵا شوێنی خۆیەتی کۆبوونەوە لەژێر سێبەری ئاڵا ئێمە هەوڵەیەن لە دوای ناوبڕەکەمان هەوڵ ئەدەین قسە لەسەر ئەو باس و بابەتانەش بکەین. دووبارە سڵاو دکتۆر کەیوان بەر لە ناوبڕەکە ویستمان قسە لەسەر ئەوە بکەین کە بایەخی ئەم ئاڵایە بۆ کورچی ڕاستە لە سەرەتادا بەڕێزت کۆمەڵی ڕەخنەت گر لە ئاڵای کوردستان بە تایبەتی قۆناغە جیاوازەکانی ڕابردوو بێگومان هەروەک چۆن مێژوەکەی شایانی ئەوەیە کە نەقد بکرێەوە پێداچوونەوەی پۆ بکرێەوە شرۆڤەکاری و شیکاری وە بکرێ بێگومان ئاڵاکەشی بەشێکە چکە ئێستا لە ئێستادا ئەمنەوەی ئێستا ئاگای لەو مێژووە نییە و نایزانێەوە بەشێکی زۆریش بەداخەوە خەڵک ناخوێنێتەوە یعنی ئەو ئاڵایی وەکو بەڕێزت هێمات بۆ کرد
ئێمە 2 بۆ 3 مەرحەلەی لە باکووری کوردستان ئەبینین ڕەنگەکان جیاوازە ستایلەکان جیاوازە ئاڵایکترە لە ئاڵایەکی ترە یعنی لە هەندێک شوێنەوەی لاتۆ بۆ بە ئاڵای ئەوەی کە توی چەسانەوەتەوە تۆ شەمان ڕەنگت هەمان شێواز و دیزاینت هەڵگرتووە و هەروەها کۆماری کوردستانیش ئاڵاکەی ڕاستە ئێستا بەشێک لە فۆرمی ئەو ئاڵایە ماوەتەوە بەڵام بەشێکی زۆری لا گۆڕاوە ئایا بۆ خۆی ئەمانە لە بایەخ و ماهیەت و جەوهری ئەو ئاڵایە کەمەکەن ئەزانی کاگارام خۆی سیاقی زۆر جوانێ ناوتە بەڵام خەڵی گرنگ چییە؟ ئەوە بێتە جۆ لە متمانەی مرۆڤ بەرەمە ڕابردووی بە مێژووی بە کەسایەتیەکانی بەوانەی ئاڵادانێن بە ئاڵاکە خۆشیەکەدار بە لەم بوارەتە من دەگەنەکان ڕۆڵی گەۆران گەڕا خۆشمان ڕۆلی گۆرەمان گەڕاوە بۆ نمونە مەسەلە تۆ کاتێک دەمەست بدار بنە ماقمەوەسێکی مەژۆ قساکەمان دوو لە حیزبات و لاگری بۆی لایەک کاتێک پەکەکە دێت یا گروپانی کە سەر بە پەکەکە دێن ئاڵای ددانە کە پێشانەی ئاڵاکە سەلای دانراوە باشە بێ ڕێزکردنی ئاڵایە بە هەموو شێوەکانی ئاگادار بە هەنی خنەخێنەوەی کوردەیە من ڕخێنم ئاڵایە هەیە پێم وتوی دەبەرێ ئەو تشکانەی تابیل لە هیچ مێژوێکی ئێمە ناکەن بەڵام مێژەکەمەوەیە بەڵام تازە ئەمە مادەم کرا بە ئاڵایەک پێش ئاڵاقی دەکەوتووە باشە ئێمە نابێ ئەم ئاڵای ڕەتکەینەوە ئەوە ڕەت دەکەنەوە ئەمە چیەکەێنێ ئەمە ئەوە بە ئێمە دەڵێ ئەو بە ئێمە دەڵێ کە ئێمە کورد بە درێژایی مێژووی خۆمان مەداخی گرانەوە یەکتمان ڕەت کردوێتەوە ئاڵەکانی ئێمە ناوچەی بوون ئاڵەکانی ئێمە بۆ خۆناقی دیاریکرااو بوون یعنی من نەهاتوین بە هەمومان ئاڵای دروستکەین کە تابیل لە هەموو مێژووی کورد بکات لە هەموو کەسایەتی کورد بکات لە هەموو شۆڕ ڕاپەڕەکانی کورد بکات لە ناستەمە ئێمەکە ئەومان نەکرد بەداخی گرانەوە بۆ دوجار یەک خەڵگرنگ ئاگادار بە ئەزەمن ئاڵاکەی ئێمە وەکو ئاڵای شۆڕشەکان وا بووە ئاڵاکە ئێمە وەکو ئەڵێ ڕاپەڕەکانمانەوە بووە هەر قۆناغێکی مێژووی ئاڵای خۆی بووە باشە بۆ ئەمە خەڵگرنگ تا ئێستا نەمانزانیوە ئەم ئاڵانەی کێدایناوە ئەمە یەک لەسەر جە بنەمایەک دانراوە ئێستا من ئەمڕۆ دەڵێم ئەم ئاڵای کە لە ئێمە دانراوە هۆکاری ئەم ئاڵایە سێشتە من دەڵێم ئاڵایە سوورەکەی خوێنە سپیەکەی ئاشتیە سەوزەکەی ئاوادانیە زەردەکەی تشکی خۆرە بەڵام لە ئەساسەوە بووە من وای تعبیر بەڵام دوکتۆر ئێمە ئەگەر ئێستا سەیریکەین بۆ ئەمە ئاڵای کوردستانە ئەگە بەڕێز یعنی ئێمە ئەوەندەی بەلامانەوە ئەم ڕنگانە گرنگ بێ یعنی ئەگەر نەقدی ئەو دیزاین و شتەی بکەین بۆ خۆی لە بایەخی کەمەکاتەوە ڕاستە جەنابەت وتێت لەوانەیە ئەمەی کەسێ بۆ خۆی دایناوە بەڵام ئەم ڕنگانە کە دانراوە هەمیشە کورد خۆ دەزانی قوربانێکی زۆری داوە یعنی ئێمە ئەگەر خوێندنەوەکی سایکۆلۆژیش بۆ کوردکەی هەمیشە و ڕنگانەشی حەزی لەیەتی دایمە ڕەنگێکی جاری وایە تعبیر بووە لە جۆرێک لە ستەم و چەسانە ئەمان هێمای خوێنی داوە قوربانی داوە چەساوەتەوە ئەوەش 21 بڵین ئازارەوە هەڵهاتنی ئاسوەیەکی نوێ دەگوترێ ئەم ڕەنگە بۆ منە هێمای ئاشتی ئەمسپێ ئەم سەوزە ئاوەدانی و خۆشببوونی کوردستان و گەشەکردنی وڵاتە ئەی بۆ خۆی ئەمەی کە بەڕێزی باسیەکەی لەم ناوەڕۆکی ئەم بەرنامەی ئێمە ناوەڕۆکی باەخی ئاڵا کەمەکاتەوە ئێستا ئەمە تازە ناستامی ئێمە بمانە لەمانەوێت ئەمە ناستامی ئێمەیە ئەمە ئاڵای قوارەیەکی سیاسی کوردیە کاری حکومەتی کوردستانە تا ئەمڕۆ ئەم قوارەی سەر بەخۆشەکەدا دەوڵەت نییە ئەنی هەنگایەکەەوە دەوڵەتداری ئەمە تازە بۆتە ئاڵا بۆتە ناستامی ئێمە باش ئەکرێ ئێمە ئێستەنا ئەکرێ کە حکومەتی کوردستان وەرە دەوڵەت دەڕوات بووە دەوڵەت سەر بەخۆ بۆ ئەندامی ئەنجومی ئاسایش و ئەنجومی نەتەوەیەکردوەکان بە ئاڵای خوانە بچینەوە بوون مەسا ئەم 21 تشکە بە شوێ لە شەکان بکە بە 8 تشک یا 4 تشک مەسەن ئەگەر ئێمە بتەوێت لە مێژوو بکەین بۆ نمونە ئێمە 4 پەشی کوردستانمان ئێستا پارداکی کراوە باکوور باش خۆڕ ئەڵە خۆر ئاوە مەسەن 4 ڕەگەز لە لای کورد پیرۆز بە کە ئاوە هەوا ئاگر خاکە بۆ نمونە مەسەن باش وای لێ بکەم بۆ نمونە ئەمە بەڵام ئێستەنا تازەمە ڕۆیشتووە بەڵام گرنگ ئەمە نیە کە ئێستا ئەم ئاڵایە لە ئەمە گرنگەوە ئێستا لە کوردستانی گەورەدا هێزی سیاسی ئاڵای قبوڵ نیە ئێستا ئاڵە لە باکووری کوردستان خۆراک کوردستان ناخوات لە قەندی ناخوام ناوچەیە خراپەکە ئەمەیە ئەزانچی ئەمە دوجار بە دنیا ئاڵێ ئێوە تا ئەسێ گرتوونی چۆن داوای سەر بەخۆی مافی نەتەواتی خۆتان دەکەن ئەزانی ئاڵا ناستامی ئاگدا کە پێ وتکاران ئاڵا ناستامەیە ئاڵا پێناسەیە ئاڵا تەبێت لە شناسی ئینسان نەتەوەکەی خۆی من پرسیایی کەمەیە ببوورە یعنی ئاساییە کە خۆ ڕاستە تۆ بەشێکی ڕەخنە لەو ڕابردوو لە گۆڕینی ئاڵاگر بەڵام ئاڵا گۆڕین بۆ خۆی ژمانایەکی تری چۆنەڵێ جێگیر نەبوونی گوتاریناسیکرێ دەستکاریکەن ئەڵای کەم وەک مستەقبل ئاڵای تری هەیە ئاساییە
دەوڵەتی شا ئێران ئاڵایەکی بۆ دەوڵەتی کۆماری ئیسلامی ئاڵایەکی کۆماری ئیسلامیان ئاڵاکەی عینی ئاڵای شایە ئاڵای ئاسایی ئەم حاڵەتە ئێستا من لەبری دووگوڵەکان و خۆراکە کە ئەمە دانراوە بەنامە کێشە نییە قەڵەم و خۆرەکەی قازی محەممەد کێشەم نییە لەوەیە گۆڕە ئەمە کێشەم نییە ئەمە تحالم گۆڕانکاری کێشە نییە چکە تعبیری خۆراکی داهاتووە بەڵام بۆ من ئەوەی کێشەی حزبی سیاسی تر هەیە ئەم ئاڵایە قبوڵ نییە کوردستانی تر ئەم ئاڵایە قبوڵ سم ئاڵای ئەم ئاڵای ئێمە سەرنج بە لە باکوور و هەڵاتی خۆراکی کوردستان ناخوات بەڵام ئەم پرسیارەکە دار بە بەڵام ئێمە لایەنێکی ئیجابی وەرگرین هی ئەمەلانی کەم خۆتەزانی مێژووی ئێمە پڕە لە دبوون ئینشقاقتن پژیاکردن پێ دوانێ ئێستا بۆن مەتەواوی هێزە سیاسیەکان لە کوردستانە یعنی بۆ خۆیان هەمویان بەهێزی لەم پەڕی چەپەوە بۆ ئەو پەڕی ڕاست لەم پەری سیکۆلا خۆیان ئیسلامی ئاڵایان هەیە بەڵام دوجار بەتەنیشی ئاڵاکەنەوە ئەمەشیانێ ئەمە بۆ خۆی ڕەمزێکی وحدەت و یەک دەنگی و یەک ریزی دروست هەموو کاتێک ئاڵا پاس و ناسنامەیە پێناسەیە ئەگەدار بە شوناسی نەتەوە کۆڵ پێگاتەیەکە ئایندە دیاریەکە کۆکەرەوەیە ئاگادار بە دروشمە و ناسینی پێوە دەرەوە ئەم ئاڵایە پارچەپەڕۆک نییە ئاگادار بە پارچە قماشێک نییە ئەمە ڕەمزی کووردە ئەم ئاڵە کاتەکە سەرزەوی نێتەکە سەرزەوی ئاگادار بە ئەبێت تۆ کورنێڵێ ئاڵەکە سەرزەوی کورنێڵێم ئاڵایی بێ سێ ئاڵای پشتی خۆمانکە ئێستا ئاڵای دڕاوە ڕەهانی نەماوە لە کاتە میادی ئاڵا ئەکەینەوە ئاڵ نابێ و ئاڵایەوە بێت لە دنیادا ئاگادار بە ئاڵای وڵاتان لە شوێنە گشتەکاندا دەستگایەکی ساڵانە متابعەیەکە ماگەنە چاودێری ئەکات ناڵێ تۆزی بەرکەوە ناڵێ پیس بێت ناڵێ بدڕێت چکە بۆ ئاڵا قاشەکە معڕەزانی ڕوبەڕووی لە دوو نەبێتەوە ڕوبەڕووی دڕانە بێتەوە ڕوبەڕووی کێشەیەکی ناخۆی خۆپیشاندانێکە ئەم ئاڵایەتی قابلی ناوچوونە بۆیە ئەبێ دەستگایەکە بێ بەردام ئاڵانە تازەکاتۆ ناو دەوڵەتەکەی ئاگادار بن داوزەکانە لەسەر بینای باڵەخانەکانی حکومیە بەداخۆ ئێمە ئەم ئاڵایە تاسە نازانین ئاڵایەمانای چی تاسە نازانین تعبیر لە چی ئەکا ئەم ئاڵایە ئەم ئاڵە نابێ بکەوێ ئاگادار بە ئەو ڕۆژی ئاڵە ئەکەوێ ئاگادار بە نەتەوێتی من بڕوا یعنی ئەمەیە ئەوە بە بەڕێز بڵێم بە بڕوای تۆ یعنی ئێستا کە ئێمە یادی ئاڵای کوردستانەکەینەوە هەموو سیارەکان ماڵەکان بینابەرز و باڵەخان و شوێنی ڕێکخراوەکان و بارەگەی هێزە سیاسیەکان هەموو ئەپیرۆزبایە نووسێ بەیان نامە ئەکرێ پەرلەمان لەوانێ مەراسیمی بۆکە ئەنجومەنی وەزیران مەراسیمی بۆ بکە بە بڕوای تۆ کاتی ئەوە نەهاتوە ئەم ڕەخنانەی بەڕێز دووەک ئەکادیمیەکەی گری یعنی ئێمە بەهێندەی ئەوەی فۆرمی ئاڵاکە سۆز و عەتفمان ڕێکشە قسە لەسەر ئەو ماهیەتە گرنگانشکین کە بەڕێز باست زۆر ڕاست بەڵام ئەپسە گرنگە کێگوێت بۆ ئەگرێت قسەریکە ئێمە هەموو کوردەوەی سەر بەخۆی یەکات هەموو کورد تاوان سەر بەخۆیە تامەزۆی یەک دەوڵەتە تامەزۆی ڕزگابوون لەم نەحەمەتی تێکەوتووە چاوەڕێی ئاسوو ئەکات بەڵام تاسە ئاڵەکە بەنایە بێک ئەمێک تاسە ڕز لە ئاڵەکە ناگریت تاسان دە پێوای ئاڵا پارچەپەڕۆیەکە پارچە قوماشێکە ئەزانیم ئاڵایەکە لەو ئەم ئاڵای ئەگە تورکیا ئێران بێ لە بکەوێت سەعرز دنیایەکی لەسەر ئێرەنگیر و گاز ئەمە ئاڵای ئەمریکاوی لە وڵاتێکە بکە ژێر پێ خەڵک ئەمریکا وڵاتی بەرامبەری دەکات ژێ فشارەوە ئاگادار بە چکە بۆ ناسنامەی ئەمریکایە ناسنامەی بەریتانیایە فەڕەنسایە ئەڵمانیایە تورکیا چادە ئەمەیە لەبەر ئەوە ئەم ئاڵا نابکەێت سەرزەوی نابێت بە قسەی بکرێت نابێت بدڕێت نابێت پیس بێت چکە ئەمە پارچە قماش و نایلۆن و پارچەپەڕۆیەک نییە بۆیە ئەگەر ئاڵاکەت تا جوان بێت تا پاک بێت تا ڕەنگەکانی تعبیر لە مێژووی میلەتەکەت بکات جوان تێت بەشەوە دکتۆر یەک پرسیاریتر زۆر گرنگە ماوە یعنی ئاڵا ئێمە باواز لە عاتیفە و سۆزێنی بەڵام زۆر جار ئەم ئاڵایە ناپاکی ناڕازگۆیی خیانەت ستەمکردن لە ژێر سێبەرەکەیە دروسە یعنی ئەی ئەمە چۆن لە ڕووی ئەکادیمیە ئەوەی کە ئێوە بڕواتان بێت و نەقدیەکەن ئەی چۆن نەقدی ئەمە بکەین خۆ مەرج نییە هەرکەس ئاڵایەکی پیرۆز و جوانی هەڵکرد ترم کەسە یەکسەر پاک بوو بێتەوە بێ بە فریشتەیەک ئایا ئەمەش بۆ خۆی ئەمەش ئیشکالێکی تری ئاڵانیەوە گرفتێکی تری معریفی نییە کە لە ژێر ئاڵا زۆر جاستەم و چەسانەوەکرێت زۆر جوانە دەمەوە ئیسلامیشێکە لە جوانترین ئاینەکانی مێژووی مرۆڤایەتی دومی ئاین ئاسمانی بە پیوەرە زانست شەرعیەکە من ئاوا قسەکەین چکە کەناڵ ئاسمان فێمش کەناڵێکی ئاسمانیە دەبووە کەناڵێکی ئیسلامیشە لە مێژووی ئیسلامدا سیستەمی خلافەتمانەیە ڕاشتی ئەمەوی عەباسی هەرسێکیشان ئاڵایان بووە بەڵام لە شەسەر دەستی دەوڵەتەکەدا تاوان کراوە دزی کراوە خیانەتی کراوە باشە بۆ ئەسەیکە ئەمە عەلاقەی بۆ نیە دەوڵەت خلافەت یا دینیە دەوڵەتکە عەلمانیە نا کە ئەڵەی دەوڵەت ئەم پرسیارەگرن کە ئەڵەی دەوڵەت دانی سیاست
کاڵی سیاست واتە مامەڵەکردن، واتە فرتوفێڵ، واتە پلان، واتە پیلان، بۆیە لەژێر دەوڵەت هەموو شتێک ڕێگەدار بە. بۆیە ینی ڕاستە ئاسای لە مێژوودانەمان بووە، لە مێژوانە بۆ لەژێر سەبەری ئاڵایە خیانەت نەکرێت. ئێستا ئاڵای بۆ منێ باسی ئاڵای کوردستان بڵێ، ینی ئەو قۆناغانەی کە باسمان کردەوە قۆناغبەندیانەی لە ئاڵای کوردستان باس کرد. باشە بە شێوەیەکی گشتی ئەبینین ئاڵای کوردستانی ئەی لەو مەرحەلانە لە سەردەمی تەنانە ئەڵێ لە سەردەمی میرشینی عەنازی و هەموو یابوویانە ئاڵانە هەموو ئاڵایانە بوو هەر ئەو میلیشیانە هەر بۆ خۆیان یەکی لەسەر گردێ بوون یەکتریان قبوڵ نەبوو. سەردەمی بابانەکان خۆی هەمووی ئاڵای هەبوو، دواتر کەینە سەر سەردەمی کۆماری کوردستان، شۆڕشەکانی باکووری کوردستان، کۆماری بڵێن مەهابەت و حکوومەتەکەی مەلیک مەحموود، بەڵام هەموو سەردەمێک بووە. خۆ ئێمە ناین ئێستا ینی ئیشی ئێمەوە نییە بین ئەوانە لە ژێر خاکان و لە ژێرڕۆیشتون بوون ئەوانە دادگایکن، بەڵام خۆ بۆ خۆی ئەم ئاڵانە هەر بۆ خۆیان لە ژێرە ئینسانی پاک و فریشتە ئاسایی تیا بەرهەم نهاتووە. سێکە لە شەستەری هەموو ئاڵایەکە ئاگادار بە، هەموو ئاڵایەکە دەوڵەت بەرهەم دێت، سەرۆری دەستەکەوێت، شارستان بەرهەم دێت، لە هەمان کات زیقیانج بەرهەم دێت، کوشتیش بەرهەم دێت. چکە بۆ دەوڵەتداری بۆ چییە؟ بۆ دەسەڵاتکردنی ناوچەیەک و هەرێمێک و خاکێکە، بۆ مرۆڤایەتیە، بۆ ناوچەی تازە مرۆڤەکەیتە قوربانی. باشە مرۆڤ کامێکێکیتە قوربانی خەڵکە ناوچەی داگیرەکەیت. بۆیە ئاگادار بە کاک ئارام ئاڵاک چەند ناسنامەیە، چەند پیرۆزی نەتەوە گەل و کۆمەڵی پیشاندات، بەدی ئەو دوێ شاغەدا بە دەسەڵاتە، دەوڵەتە، هێزە، کوشتن و بڕینە، پاوانخوازیە، خیانتە، شۆڕش و سەرکەوتنە، هەموو شتێکی تێکە هەموو شتێکی لە ژێر هەموو شتێک ئەنی لە مێژوودا ئاڵامان نییە. سەریکە پێغەمبەر ئیسلام لەسەر دەوڵەت مەدینە ئاڵای خۆی هەبوو. باش لە ناو مەدینەدا کاری خراپ ناکرا با چۆن مرۆڤ چی سی مێژووی دزبنی حەزەتی ئادەم بکە، حەزەتی ئادەم خوا دروستی دەکات، دواتر ئادەم خەڵەت دەکات لە بەهەشتا. ئەمە پەیامی خودا ئەوەیە مرۆڤ غەڵەت دەکات ئاگادار بە، ئەوەی غەڵەت ناکات تەنیا خوایە. بۆیە مادام مرۆڤ هەواکار و سونەرەل و کاراکتەری سەرەکی ژیانە ئاگادار بە، شایستی هەموو شتێکە. ڕاستە بۆیە مرۆڤ ئاڵا دروست دەکات و ئاڵاش ئەتوانێت هەموو شتێ بکات، ئەتوانێت ئاڵای ڕزگاری بێ، ئاڵای چاوەشەکانیش بێت، ئاڵای لێدان بێت، ئاڵای کوشتن بڕین بێت. خەڵکی پێ وایە لەش ئاڵای کوردستانە نابێت خیانەت بکرێت، نە هەڵەیە ئاڵایە هەموو شتێکرێت. ئێمە بەڵێ دکتۆر کەیوان ئەم ئاڵایی ئێمە بەڵێ تا چەند توانیوێتی قەزەی کورد کە کورد نەتەوەیەکی بە کورتەکەی بێجوگرافیایە ڕاستە جوگرافیا بەڵام جوگرافیامان لە ڕێی قانونیوە نیە وەکوین هی دەوڵەتمان بێ تابلۆین بێ ئاڵین. ئەم ئاڵایە هیچی بۆ ئێمە کردووە بۆ ئەوەی دۆزەکەی ئێمە لانی کەم تۆزێ باتە پێشەوە کە ئێستا ئێمە لە باشووری کوردستان ئەوە خۆت ئەزانی بۆ نزیکەی 30 ساڵ ئەچێ ڕاپەڕین کراوە تا چەند ئەمە کاریگەریەکی ئیجابی لەسەر دۆزی کورد لەسەر پرسی کورد کردوی باتە پێشەوە ئەوە دەمەوە لە بەرگای حزبی سیاسی جام پێشتر ئاماژە پێدا ئاڵای کوردستان و ئاڵای حیزبەکە هەیە، کەواتە لە بارگای هەموو حزبێکی سیاسی کوردستان ئەم ئاڵایە هەیە لە باشووری کوردستان. بۆ نمونەیانی حزبێ لە حکوومەتان نییە، بەڵام ئاڵای کوردستانی داناوە. کۆمەڵی ئیسلامی سەر لە حکوومەتی کوردستان بەشداری نیە، کابینە لە بەشداری نییە، بەڵام ئاڵاکەی داناوە لە مەقڕەکانی خۆیە. باشە بۆ چۆمە ناسنامەی کێیە؟ کووردە، ناسنامەی دەسەڵاتی کوردیە، ناسنامەی باشووری کوردستانە، ناسنامەی کوردستانە بەگشتی جاپسەکەمێ. بۆی ئەم ئاڵایە بەڵێ ڕۆڵی گەڕاوە لە ناسانی کێشە کورد بە دەرەوە، ڕۆڵی گەڕا ناسانی کێشە کورد بە کێشێکی سیاسی، ڕۆکە ناساندنی کێشە کورد بە کێشەیە کە مافەکانی خۆی دەکات، ملەتێکی زەوت پێشلکراوی چۆسێنراوی پەرتەوازەی دابەشکراوە ئاگادار بە. بۆی ئەم ئاڵایە بەڵێ هۆکار بۆ ناسینی کورد بە دنیای دەرەوە، بە جیهانی سیاسی، بە وڵاتانی جلهێز، بە ڕایگشتی، بە میدیاکان کە بەڵێ میلەتێکەیە ئەمڕۆ لە دنیادا ئاڵای هەیە، خاکی هەیە، نەتەوەی هەیە، بەڵام دەوڵەتی نییە. بەڵام تا دوجار بەداخەوە تا ئەم دوایە ژەگەرێمە قسەی لەسەرکەی نەیتوانی ناکۆچیەکانی هەمومان کۆتایی پێبێنێ یا ئێمە ڕێزمان لەم ئاڵایە نەگرت هەلانی کەم لەبەر خاتری ئەو ئاڵایە نەمانتوانی کۆبینە و قسەمان بکەین بە یەکێ. ئەزانی بۆ چونکە دوجار بەر لەم ئاڵایەکی حیزبی تر هەیە، لە پشتی ئەمەوە ئاڵای حیزبەکە پێش ناسەریکە، ینی ئەم ئاڵای حیزبەکە ئەم جو ئاڵای کوردستانمان هەیە، ینی حیزبەکە نەمەقڕی حیزبەکە هەیە، ئاڵای حیزبەیە ئەم جو ئاڵای کوردستان هەیە، تا ئاڵای حیزبەکە وەستابێ ئاڵای کوردستان یاگرنگ نییە. کەواتە من ئەمەوێ ئەوە بکەم بە دواتەوە و باسی بەرنامەکەم دکتۆر، کەواتە ئێستا کاتی ئەوە هاتووە
چیدی بەرپرسانی سیاسی کورد و سەرانی کورد و تەنانەت ئەوانەشی لە بواری توێژینەوە و ئەوانەی ئەهلی فکر و نوخبان قسە لەسەر ئەوە بکەن کە ئەم ئاڵایە شکۆی خۆی بۆ بگەڕێنرێتەوە شکۆکەشی ئەوەیە کە هەمووی لە ژێریا بتوانێت ڕازگویانە کۆ بێتەوە. بەڵامی تو بەڕێز ئاوا یەکەم ئەم ئاڵایە بێتە ناسەمەی هەموو تاکێکی کورد لەر شوێنێکی ئەم کوردستانە کار دەکات دەستگایکی حکومیە حزبیە ڕێکخراوەیە پیشەیە ناو بازاڕە ئەم ئاڵ ناسەمەی کورد بێت کوردستان بێت ناسەمی میلەتە بێت کە هەزاران ساڵە بۆ دەوڵەت بۆ قسە بەخۆی خەبا دەکات ئەم ئاڵایە گەورەتر لە ئاڵای حیزب گۆڵتە لە ئاڵای ناوچۆ هەرێمیش بەڵام وەکو کوردەواری ئەڵێ یعنی ئەبێ هەموو شتێک لە شوێنی خۆی دابێ ئەم ئاڵایە وەکو ئەڵێ ئاڵای دەوڵەمەند و هەژار و هەموو جیاوازەکان بێ نەک جیاوازی دروست بکات ئاڵای هەموو تاکیکم کوردستانە ببێت جیاوازی ببێت جیاوازی ڕەگەز ئاین ببێت جیاوازی کۆمەڵایەتی ببێت جیاوازی ئابووری هیچ جیاوازی نابێت ئارای هەبێ هی هەموو تاکی کووردە بەڵام مەرجێم ئاڵایە نەبێتەوە کاری شکاندنی یەکتر. دوا پرسیارم بە بڕوای تۆ زۆر کەسەیە زۆر جار قسە لەسەرەوە کە ئەڵێ من ئینتیمام نییە بۆ ئاڵای کوردستان بەی خۆمی نازانێت هۆکاری ئەمە بۆچی گەڕێنیتەوە یعنی خەڵکێکی فەقیر هەژار یعنی ئەڵێ من چی بکەم منداڵەکانم نانی نییە برسین گیرفانم بەتاڵە یعنی ئەوەی کە لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستانە بەرەم هاتووە من پشکی خۆمی تیان نبینم تۆ بەوانە چیڵی کەڵێ من ئەو ئاڵا جاری وایە طبعا ئەمە قسەی ناڵێم بە ڕەهاییش نییە بەڵام خەڵکێک لەوانەیە ئەڵێ من ئەو ئاڵایە بەی خۆم نازانم لەبەرەوەی خاڵی کراوەتەوە لە ئەزانی کاک ئارام ئاڵا نان و ئەو نایە بە ئینسان ئاڵا ڕۆحی ئینسان تێدەکات ئاڵا برنج و بامیە و پیتزا و کولەکە نیە خەڵە بیخوات ئاڵا ناخی ئینسان تێدەکات بۆ نەتەوەقی ئەمە گرنگ ئەمەیەک ئەو کەسێک وا دەڵێ حەقێتی قەدام نەحەقێتی بۆ چونکە ئەو کەسە پێی نەوتەوە ئاڵایانی چی وای زانی ئاڵا پارچە پەڕۆیەکە وای زانی ئاڵا مەسەلەن پاچە قماشەکە پێی نەوتە ئاڵا ناسنامەیە ئەمجا دەودی ئەوەوە خەڵکی تر هەیە بازرگانی سیاسیە هەزی سیاسیە بازرگان لەژی ئاڵاکەیە دەکات بەڵێ بۆ خۆی ئەوانەی کە دەست ڕۆیشتون لە وڵاتە کە بەرپرسن کە ئەوانە داکۆچی لەم ئاڵایە ئەکەن ئەبێ ژیانی خەڵک دابین کا بۆی هەموو بە یەکەوە ئینتیمامان لە مێژووە ئەو خۆشە خۆزگەوا بواە خۆزگە ئەوانەی سەرانی کوردن لەژێ ئاڵای دانیشتون هۆکاری کۆکەڕی هەموو کورد و باشکرد ژیانی خەڵک بوونایە بەڵام دوجار لایەتمان نەچێت لە مێژوودا ئاڵا ئەمەی نەکردووە لە مێژوودا دەوڵەت نییە ڕفاتی بۆ خەڵقستانی بێت لە مێژووە دەوڵەتمان نییە خەڵتاکانی هەموو کۆمەلگاکانی بەیەکەوە ژیانی بێت دەوڵەمەند هەیە هەژار هەیە زەحمەکێش هەیە ملیالێر هەیە و مێژووە خۆزگەوانە پێمەڵی مەسەن مەڵەوەڵات سوید وڵە سوید جا خەڵکی فەقیری ئاگادار بە خەڵک زەحمەکە زۆرە مانەوە نیە ئەم سوید خەڵکی لە یەک تەبەقەیاژین لە دنیا شتیوانی هەروەک مانای ئەوەش نییە کە حکوومەت بێ پارەی هەبێ دەوڵەمەند باش بێ میلەت بچەوە هەردووری بەکار زۆر سپاس بۆ دکتۆر کەیوان ئازاد دەخوازم ئەمڕۆ بەرنامەی مەودا تەوەری بەرنامەی مەودا کە تەوەریەکە لە دەرەوەی ستۆدیۆ لە سروشتێکی جوانی پاکە ئێمە ئەم بەرنامەیەمان تۆمار کردووە توانی بێتی جێگەی خۆی بگرێت ئینشاءالله حەڤەی 2020 زاینی ڕۆژەکە ئاڵای کوردستانە دابنیشین بە شەکاوەیی ڕۆژ لانی کەم ناڵم هەموو کورد لێک ئاستا بژی لانی کەم بتوانێت ئەم حاڵایە بتوانێت حکوومەتی کوردستان بتوانێت خەڵکیش زەحمەکەش بگەنتە ئاستەکە برسینە بن. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر کەیوان ئازاد ئەنوەر مامۆسای زانکۆ و توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاز و خاوەنی کۆمەڵێک بڵاوکراوە لەسەر مێژوونی و هاوچەرخی کورد سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی مەودای ئەم جارە دەخوازم مەودایەکی تر لەسەر باس و بابەت و تەوەرێکی تر جێگەی خۆی بگرێت بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست مەودای ئەم جارەمان لەسەر ئاڵای کوردستان بوو دەخوازین ئەم ئاڵایە ئاڵای پێکەوە ژیان و ئاشتەوایی و کۆتایی هێنان بێ بە ناکۆچەکان دووبارە سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست تاوەکو ئێستا دانیشتن بە دیار بەرنامەکەی ئێمە.